مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی لە سەردەمی خۆیدا پایەکی بەرزی زانستی هەبووە. فەقێ و قوتابی زۆر لە ناوچە جیاجیاکانی وڵاتەوە سەردانیان کردووە و لە زانست و داهێنانە زانستیەکەی بەهرەیان وەرگرتووە. تەواوی کاتەکانی تەمەنی بۆ تەدریس و تەحسیلی علم تەرخان کردووە و زۆر بەکەمی پەرژاوەتە سەرخێزان و کار و کەسابەتی خۆی. پیاوێکی زۆر زاهید و دنیا نەویست بووە. حاشیە و دەستنووسەکانی بە تەواوی وڵاتانی ئیسلامیدا بڵاو بوونەتەوە. بە تەقوا و خواناسی خۆی لە کرۆک و جەوهەری زانستە ئیسلامیەکان تێگەیشتووە. عەلامە و پرۆفیسۆری گەورەی کورد دکتۆر موستەفا زەڵمی لە کتێبی یادداشتەکانیدا ئاماژە بەوە دەکات کە لە سەردەمی فەقێتیمەوە مەجنون چەند دەوێڵ و عەوداڵ و عاشقی لەیلا بووە. منیش بەو ئاستا عاشق و عەوداڵ و وێڵی حاشیەکانی مەلای پێنجوێنی بووم و فێریان بووم. ملەتی خۆمان ملەتی کورد کۆمەڵە زانایەکی گەورەی بەرهەم هێناوە بەتایبەت لە زانستە شەرعیەکان. یەک لەو زانا مەزنانە بریتیە لە زانای گەورەی پێنجوێن مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی. ئەو پیاوە مەزنا کە لە پێنجوێن لەدایک بووە، لە پێنجوێن وەفاتی کردووە، لەوێ نژراوە. ئەو پیاوە مەزنا سەرەتای ئاشنابوونم لە ڕێگەی حاشیەکانی لەسەر کتابەکانی علومی شەرعی و علومی ئالی مەلایەتی پێ ئاشنابووم، بە تایبەت حاشیەکەی خۆی لەسەر گەلەمبەوی ئاداب کە حاشیەکی زۆر نایابە. ئەو حاشیەم خوێندووە لەسەر گەلەمبەوی. زانیم ئەو پیاوە پیاوێکی زۆر وردە لە زانستە شەرعیەکان. هەروەکو چۆن مامۆستای مدەڕیس مامۆستا عەبدولکەریم ئەفەرمێ وەکانە متەضەلعا فی العلوم العەقلیة والنەقلیة. ئەو پیاوە زۆر شارەزا بووە، زۆر ڕۆچووە لە علمە عەقلیەکان و علمە شەرعیەکان. وله فتاوى دقيقة وتعليقات مفيدة. ئەرێ کۆمەڵە فتوایەکی زۆر وردی هەیە و کۆمەڵە زۆر تعلیقات و حاشەشی هەیە کە سوود بەخشن لەسەر کتابەکان. دیارە مامۆستای مدەڕیس حتا کتابێکی هەیە بە ناوی جەواهر الفتاوى، لەوێن دەر زۆرێک لە فتواکان نەقلەکە لە مامۆستای پێنجوێنی کە فتواکانی فعلا زۆر دقیقن، زۆر وردن. و هەروەها مامۆستای بالکی مامۆستا مەلا باقری بالکی لە باسی و ئەفەرمێتن علامەت دەهریه وفەهامەت عەصریه. ئەفەرمێ علامەی زەمانی خۆی بووە، زۆر زانا بووە لە سەردەمی خۆی، زۆر تێگەیشتی بووە لە علمەکان، زۆر باڵا بووە بە تایبەتی مەنطق. ئەو پیاوە مەزنا نووسین و وردەکاری و تەدقیقاتی گەلە زۆرە لە زۆربەی زانستەکان، بە تایبەت زانستی منطق. مثلا حاشەی هەیە لەسەر تەهذیبی منطق، حاشەی هەیە لەسەر فەناری، لە ئوسوڵ الفقه حاشەیەکی هەیە لەسەر جەم الجامع، حاشەی هەیە لەسەر تەشریح الأفلاک علمی فەلەکیات. جێ پەنجەی دیارە، بەڵام ئەو پیاوە زیاتر وا دیارە حەزی لە وردەکاری بووە. یەکێکتر لە شەجوانەکانی مامۆستا هەر ئەم ڕووداوە ئەڵێن لە سەردەمی خۆیان ئەو کاتێک کە لە هەڵەبجە حاکمی هەڵەبجە کە بەزێ لە پرساوی ئەحمەد جاف کە گوڵین بە پرسی ئەوێ بووە و دەسەڵاتێکی باشی هەبووە، دەبیستێتەوە ئەڵێن وەڵام مامۆستا هەژارە. مامۆستا هەژاری مامۆستا دەنگەداتەوە لە دنیای ئەو مەنتەقەیە و پێنجوێن و شارە زورە. مامۆستای مفتی پێنجوێنی زۆر هەژارە. دیارە جلگوبەکەی دیارە پێوەی خواردن خۆراکیشی هەروە بووە. خێزانی خۆی باسەکە لە بۆ خەڵکی گێڕاوەتەوە، چەندین جار چۆتەوە ماڵەوانە ئێواران کاتەوە مامۆستا عازیزی وا بووە کە بەیانی چوە تا عیشای نوێژنەکە نەچێتەوە بۆ ماڵەوە، تا نوێژ عیشای نەکرد، نیوەڕۆژ نەڕۆشەوەتەوە، هەر لە مزگەوتا بۆ خەڵکی تەدریس و فەقێ و نوێژ و عیبادەتەکانی خۆی بووە. نوێژی عیشایکەم چێتەوە بۆ ماڵەوە، کە چۆتەوە ماڵەوە بە خێزانی وتووە چیمان هەیە خاتون چیمان هەیە، توتی وەڵی بەس نانمان هەیە بەڵام پێخۆرمان نییە. توتی بۆ کانی کورە وشکی کردووە، کانی کورە کانێک بۆ لە پشتی خوانەوە، بۆ وشکی ئاویتیان نەماوە، بڕۆ ئاوی کانی کورە بێنم لە ناڕەقی خۆین باشترین خواردن. ئەڵێ ڕۆژێ نەمبینی مامۆستا لەسەر پێخۆرێک کە نییە نەگلەی بکە نەڵێ بۆچی نییە. نانەڕەق ببوایە خوارد، نانەڕەقیش نەبوایە چی هەبوایە بخورەی خوارد. هەتا من ئەوەم بیستووە لە نمونە ئەفەرمێ هێندە هەژاری جارێ بەسەر مەنتەقەی پێنجوێنە هاتووە، زۆر جار نانی جەز نەکەوتووە، بەری گیان خواردووە، بە سەوزەوات ژیاون، سەوزەواتیان هێناوە ئەویان خواردووە و زۆر بەلایەنەوە تەبیعی بوو.
ئەو حاکمی هەڵەبجەکە و کاتە یەکێک بۆ لە جافەکان سەرپەرشتیەوە مەنتەقەیە کردووە بڕێ لە پارە بۆ مامۆستا نێرێت حولیرە دەڵێن بیستمە حولیرەیە یخاتە کیسێک و بنوورێکی خۆی نێرێ بۆ پێنجوێن کە نێرێ بۆ پێنجوێن ئەچێتە خزمەت مامۆستا داهێنیشێ و ئەڵێ مامۆستا فڵانکە سەلامی لێ کردی و ئەمەش دیاری جەنابیانە بۆ بەڕێست و بۆی سەرفیکێ بۆ خەرجی خۆت مامۆستاش دەستی لێ نادەرە بە دەبێت دانێ هەڵی ناگرێتەوە ئەڵێ سڵاوی خۆم پێ بگەێنە پێی زۆ سڵاوی لێکم مەمنونی ئەو هەڵوێستەی هەم منی هەست پێ کردووە و ئەو بڵێن حملی خوێندوێتەوە سپاسیەکەم بەڵام عەرزی بکە لە بینی پێنجوێن و هەڵەبجە چەند گوند و لادێ و خەڵکی تێدایە ئەو گوند و لادیانە و ئەو شارۆچکانە چەند خەڵکی هەژار و فەقیری تایە بۆ بەسەر ئەوانە بازی دا بۆ پێنجوێن بۆ من ئەبێ بەڕیز لە لای خۆی پیای دێ وردەوە دەبیان هێنە گەشتە لای بنە و کاتە جێخۆیەتی بەڵام من قبوڵم نییە هەزاران هەژاری تر هەبێ سەدایان تر هەبێت لە ناوچەی شارە زۆرە لەو گونداندا چاوەڕێی دەستی ئەم پیاوەکەن هاوکاریان کە لێوە باز بە بیهێنێ بۆ من بۆیە سپاسێکەم و بۆی بەرەو فەرمو ئاوادا بەشیکە جارێکیان لە ڕەمەزانە ئەچێ بۆ سەردانی قەبری شێخ نورەدینی بەرفکانی و شێخ عەبدولجەلیلی بەرفکانی کە ئەم لە تایفەی ئەوانەوە سەییدی ئەوانە ئەم سلسلەیە سەییدن لە بەرفکانەوە هاتوون و گەشتنەتە ئێرە مەلا عەبدوڕەحمانی سەییدەوە بێگومان بەڵام ئیتر باپیرەیەکیان هەبووە ناوی سەید حەماد بووە فەرموویەتی من حەز ناکەم بە مناڵەکانم لەم وەلا بڵێن سەیید بۆی زیاتر دوای عیلم کەون با بخوێنن لە مەجاری عیلمە ئیسباتی بوونی خۆیان کەن چۆن مەلا عەبدوڕەحمانی سەکردێتی لەوەوە سەییدەکان کاڵ بۆتەوە ئەگەنا سەییدن و سەییدی بەرفکان و ئەوە مەسادرانش کە هەیە علەماؤنا فی خدمەت العلمی والدین لە ماڵی زانیاریان مەسادیری تر زۆر باسی ئەکا کە ئەمان سەییدن لە سەییدن بە هەر حاڵ تەشریفی ئەچێتەوە بۆ سەردانی ئەو قەبری ئەو کەسوکارانەی و کەسوکاری کە ئەچەن یەکێکی پێنجۆنی لەگەڵا بێ بەس نازانم یەکەکەیکی هەیە پێی ئەڵێ لە هەر شوێنێکا لامانە دانیشتین بە من نەڵێ یانی باسی کێ بڵێ مەلا عەبدوڕەحمانی پێنجۆنیە یعنی وا مەشهور بووە لە هەر شوێنەکان ناوردوێت دەورەیان لێەوە با کەس نەمان ناسی ئەویش ئەڵێ باشە قوربان تۆ چۆن ئەڵێ وەهاکەین ئەچنە مووسڵ ئەچێ زیارەتەکە ئەکای کەسوکارەکەیەنەوە لە مووسڵ شەو لەوێ هین هەیە لە ڕەمەزانانە مووسڵ زۆر متەمەسیکن بە دینەوە خەڵکێکی زۆر موسڵمان هەر لە کۆنەوە و خەڵکی چاکیشیان تێ ئەهلی دین ئەچنە مزگەوتی گەورەی مووسڵ لە مزگەوتی گەورەی مووسڵ سەی دەکەن مفتی ئەوێ کە پیاوێکی عالمێکی زۆر بەرز بووە کۆمەڵ ێزانای زۆر کۆکراون لەتەوە دانیشتوون مناقەشەی بەحسێ مەوزوعەکەن شەو هەتا پارچە بنانون ئەمانیش ئەچن دوور کە عالمێش دەکەنەوە لە خوار و دائەنیشن وەکو خەڵکێک کە دائەنیشن سبحان الله ئەوەت قەدەری ڕەب العالەمینە کە بێوێکە خۆی دەریخە باسی چییە باسی جوازی ئینتیقالی مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنیە لە تەلاقە مفتیەکە باسی ئەکا مامۆستاکانی کە هەڵەسن مناقەشەکەن تێناگەن یەکێکیان هەڵەسی ئەڵێ ئیسا من نازانم مەلا عەبدوڕەحمان قەسدی ئەمە چۆن ئەکرێ من تێناگەین ئەو قەسدی چی بۆ لەمانە زۆر بێت لە قەدەبن ئەوە خۆشی دانیشتووە بە یەکێک لە مەلاکان ئەڵێت خۆیەک پارچە کاغەزم نایتێ ئیتر کاتەتینی پارچەی ئەڵێ کاغەز ئەڵێتەوە ئەڵێ بۆ چیتە کاکەتەوە ئەڵێ ئیشم پێێتی ئەڵێ بۆ ئیشی تۆ نییە ئەمە مۆزوعێکی تر تۆ ئیشی تۆ نییە دیارە ئەم جلەکانی ئەوە نەبوو زنی مەلایەتی پشتیشی لەبەران نەبوو ئەڵێ تۆ یەک پارچە کاغەزم بەرێ پارچەی کاغەزی بێنێ ئەو مەسئلەی کەوان مناقەشەکەن ومایان شەرحەکە لەسەر کاغەزەکە لە ژێر کاغەزەکان نووسێ منه يعني مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنیەوە چکە ئەم دائیمەن کەشتی نووسیوە لە ژێرەوە نووسوێتی پێنجوێنی دائیمەن هەر لەسەر حاشیەکانی هەموو شتەکانی هەشتێکی نووسیوە لە ژێرەوە نووسوێتی پێنجوێنی لەما نووسێ منه ئەڵێ ئەو کاغەزە بڕن بۆ مفتی کە ئیبەن بۆ مفتی لەگەڵ هەڵەسی ئەڵێ کامەیەم کاغەزەی ناردووە کە ئەڵێ باوەشی پێگا سوێن ئەخوان ئەڵێ یەک هەفتەنیان دەشتە بێتەوە ئەڵێ هەڵی زاندە و دوێتی تۆ لەم شوێنای من دانیشی من هەتا تۆ لێ لەبێ من ناسمە بوو چ کورسیە ئەڵێ ئەوی خستۆتە سەر ئەو کورسیە کە دانیشتووە ئەمە شاناسیە بۆ کورد عالمێکی ئاوا چەندەها عالمی ئاوا مناڵم هەر باپیری من بەس ئەم دەرکەوتوترینی ناویان بووە
گەورەی و پایزانستی مەلای پێنجوێنی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە سەردەمێکی دواکەوتووی و بێخزمەتگوزاری و بێسەرچاوی بەردەستی ئەو سەردەمەی کوردستاندا توانیوێتی ببێتە ئەستێرەیەکی گەش. مەلای پێنجوێنی مەلایەکی کۆمەڵایەتی و چاکسازێکی کۆمەڵایەتی بووە. لە سەردەمی خۆیدا چاکردنەوەی تەلاقی پیاوێک کە هەموو زانایان لە چاکردنەوەیدا دەستەوەستان بوون. پای زانستی مەلای پێنجوێنی لای زانایانی کوردستان و تەنانەت پایی خلافەتی ئیسلامی لە ئەستەنبوڵ بەرزەکاتەوە. ئاماژە بە چەند خاڵێک بکەین لە ڕووی ئیشکردنی ئەو پیاوە مەزنا لە خلالی تەحشیە و لە خلالی شەرح و تعلیقاتی ئەم پیاوە کە ویسیتی خزمەتی هەر کتابێک بکە وشە توندەکانی ئەم ڕیسالەی شی کردوتەوە وستیتی یعنی هەماهەنگیەک لە مابەینی نووسینەکانی ئەو مؤەلیفەی لەو کتابەی و لەگەڵ کتابەکانی دیکە هەماهەنگی دروست بکە. بۆ نمونە کە حاشەی هەیە لەسەر مەثەلەن گەلەمبەوەی ئاداب هەر باسی گەلەمبەوەی دەکە دەڵێ کتابش کە ئاوا دەڵێ یان ئاوا دەڵێ ئەو پیاوە دقەتی زۆری هەبووە یعنی هەر نووسینێکی کردی مەثەلەن دەڵێ لەو فلان بابەتەی ئەو بابەتەی شی دەکەینەوە یان ئەو بابەتەمان شی کردوتەوە یعنی ئەو پیاوە فکرێکی زۆر جامیعی هەبووە لە علمەکان وەکو بڵێ علمەکانی هەمووی هەزم کردووە زۆر بە جوانی. پاشان یەک لە تایبەتمەندەکانی نووسینەکانی ئەو پیاوەی یعنی هەموو علمەکانی تێکەڵ کردووە تێکەڵ یعنی بۆ مانای کە باسی منطق ئەکا لغە لەگە ڕەبط ئەکا زمانی عەرەبی نەحو صەرف و بەلاغا قیاساتی منطقی زۆر جاری وا هەیە بە سوغرا و کوبرا و قیاساتی منطقی مەسەلەکەی ئیسباتەکە یاخود نەقدەکە. ئەتوانە بڵێ نووسینەکانی پێنجوینی تابعێکی نەقدی هەیە زیاتر لەوەی علمی بی علمیە بەڵام زیاتر تابعێکی ڕەخنەگری هەیە بۆیە ئەکرێ قوتابیانی خۆمان ئەگەر ئاستێکی ئاوایان هەبێ بتوانن ئیسفادە بکەن لە لێکۆڵنەوەکانی ئەو پیاوەی لە ڕووی ڕەخنەگری زمانەوانی ڕەخنەگری لە هەموو بارەکان. باوکم باسی ئەکرد بەس من ئەو کاتە تەلەڤیز 4-5 سانەیە بووم بەڕاستی تەلەڤی گەنجی 17 ساڵ من بۆم ئیستیعاب ناکرا بڕون نقاتەکان چی و بیان نووسمەوە ئەوانە بەداخەوە یەکە لەشتانی کە زۆر خەفەتی پێ خۆم. ئەیبا لە حدود لە سبەینی ئاوی ئێران و عێراق لە ئاشی شێخ قاسمی پێڵێن لە بینی بایەوە بناوەسوتە ئەوەی کە بزانێ کە ئەچێتەوە بە باشمە لەویا ئەو زەلامەنی کە وتوێتی بانگیان ئەکا لەسەر ئاوەکە ئەسەرفە دیوان و خێزانەکەشی هێنە و تەلاقەکە چاکەکاتەوە ئەڵێ بڕۆرەوە لای خێزانی خۆتە ئەڵێ ترسم نەبێ قوربان ئەڵێ ترسێ نەبێ. ئەم مەوزوعە ئەو مەلانەی کە هەمووی ڕەفزیان کردووە لە سەرتاسەری هەموو کوردستاناتە ڕەفزیان کردووە ئیترعان پێیان ناخۆشە قسە ئەکەن ئەڵێن ئەوەوانی مەلا عەبدوڕەحمان هەڵەی کردووە ئەبوایە تەلاقە چاک نەبوایەتەوە شتەکە ئەگاتەوە دەم میری بابانەکان بە تایبەتی ئەوانەی کە زۆر مصیر بوون لەسەر ئەوەی کە ئەم تەلاقە تەواو نییە شێخ عومەری قەرەداخی تێگەی خۆلایەن خۆش بێ ئەوانش ئەویش پیاوێکی عەزیم بووە بەس ئیتر لەو مەجالانە ئەوان مادەم ئەوەنە عالم بوون لە مەجالەکە منافەساتیان هەبووە ئێستاش هەروایە لە هەموو سەردەمێکیشە هەروە بووە لە هەموو سەردەمێکیشە لە سەردەمی خولەفای ڕاشدینیشە بووە لە سەردەمی دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو منافەسەیە هەر بووە لە بینی دوو کەسە لە بینی دوو جەماعەتە لە بینی دوو تایفە والحاصل میری بابانەکان بەنێرەوە دوای مەلا عەبدوڕەحمان ئەنێرێ بە دوای شێخ عومەریشە ئەڵێ تۆ چۆن ئەڵێ ئەم تەلاقەم چاکردوەوە بۆم بنووسە بە تەفاسیل مەلا عەبدوڕەحمان بۆی ئەنووسێ چۆن تەلاقەکەی چاکردوەوە بە شێخ عومەریش ئەڵێ تۆ چۆن ئەڵێ ئەم تەلاقە دروست نییە ئەم چاکردنەوەیە تۆش تەفاسیلی شتەکە بنووسە. هی هەردووکیان قاسیدیان پێوتەوە بە قاسیدا نردویانە بۆ ئەستەنبوڵ پاش 2 مانگ جوابەکەی هاتوۆتەوە نزیکی 2 مانگ کە جوابەکەیەوە لە ئەستەنبوڵەوە ئەڵێن ئەوەی مەلا عەبدوڕەحمان ڕاستە باوکم ئەوەی لەم پێنجۆنە 1 هەفتە خەڵک هەڵپەرکێ و خۆشی و شادی و شیرینی بڵاوکردنەوە بۆ لە خۆشی ئەو سەرکەوتنەی مەلا عەبدوڕەحمان. مامۆستا لە ڕووی لایانی کۆمەڵایەتی و خزمەتکردنی میوانیشە
زۆر حەزیەوە خزمەتی میوان کا بەوەی کە هەیەی چی هەبووە بەڵام کەسێکیش نەبووە مەسە ئینکاری کا لەسەر لەگەڵ میوانی بەرامبەریا ئەڵەن جارێکیان طبعا شێخ حەسەنی قەرەچێوار بە ڕەحمەت بێ خۆ مامۆستای عیرفانی و مامۆستای مورەبی ڕۆحی مامۆستا بووە یعنی مامۆستا عەبدوڕەحمان لە ڕووی دەرونی و لە ڕووی مەسەڵەن کوڕە عیرفانیەوە و قوتابی شێخ حەسەنی قەرەچێوارە بێ خەڵک شێخ حەسەن حەز دەکات سەردانێکی مامۆستا بکات جوای بۆ نێرێڵە ئینشاڵڵا گە ڕێبکەوت لە فڵان مانگا دێم سەردان دەکەم هەواڵ دەکاتە مامۆستا دەڵێن خەڵک شێخ حەسەن بەڕێ کەوتۆ بۆ لای تۆ دێ خەڵک شێخ حەسەن دیارە وڵاغێکی خۆی هەبووە و لەوانە هەر خۆی و چەند کەسێکی مەحدود سەفەریان کردووە عادەتی وا بۆ خاڵە شێخ حەسەن دایمەن لەبەری ڕەنجی دەستی خۆی خۆراکی خواردووە پۆشاکی و هەموو شتەکانی کاسبی کردووە زەرعاتی کردووە حتا نانەکەی کە چۆ بۆ شوێنان پیان تۆ نانەبەرە توێشەبەرە لە پشتی بەستۆ نانە ڕقی خۆی و پێخۆری خۆی پێ بوو بۆ شوێنە چوو بێت مامۆستا کە هەواڵە بیستێ تاوان ئەم باسی ئەم بابۆسی مامۆستا من لە ئەوەی کە بیستومە ڕێواتەکە لە مامۆستا حەمەد یوسف بە ڕەحمەت خۆی زای باتەوە لە مەلا شەریفی بیستووە مەلا شەریف خۆی قوتابی مامۆستا بووە خەڵکی مەنتەقەی پێنجەم دوایی لە ئێران وەفاتی کردەوە بزانم ئەو مەلا شەریفە قوتابی مامۆستا بووە ئێستا الحەمدوللا مەلا شەریف نەوەی هەیە لە سلێمانیە مامۆستای زانکۆیە هەنەوەی مەلا شەریفەن دەفەرمێ کە مامۆستا هەواڵە بیستێ ئەڵێ خاڵە شێخ حەسەن هاتووە ئەمەدەکیەکە بۆی کە ئیستیقبالیکا و بە خێراتنیکا خاڵە شێخ حەسەن کاتە خزمەت مامۆستا و بە خێراتنیەکات و لە حوجەتدا دەنیشتن و قسەی خوانەکەن و بانکەڵە مەلا شەریف فەقێ شەریف بەرە ئەڵێ چێڵە بڕۆ بۆ ماڵەوە بە خاتونی خێزانم بڵێ خاڵە شێخ حەسەن هاتووە چی هەیە بەمە حازەکە بۆ نیۆڕە خاڵە شێخ حەسەن ڕاستێک کاڵە جا مامۆستا پێویست بۆ ئازێتە ناکە تۆ بۆ خواردن ئێمە خۆمان شتێکمان پێ و با بۆ خۆمان جەستەکەمان هەر لێرە بێ خێزانە شەر عازێت مەدە ئەڵێ قوربان حەز دەکەم شتێک سازکردن نامن خۆم شتێکم پێکەوە تۆ پێڕازبێ پێکەوەی خۆین دەڵێ وەڵا قوربان منیش ئینکاری ناکەم تۆ نانی تۆ بەرەکەتەوە پێکەوەی خۆین ئیتر مامۆستا واز لە داوەتەکە هێنێت و مەلا شەریف ناچێتەوە دەفەرمێن تاکو نوێژی نیۆڕۆ دانیشت بێکەوە قسەی خۆش و بابەتی عیرفانی و شتی نەستەق و لە زانستی و قسەی خۆشی خوانەکەن نوێژی نیۆڕۆ بە جەماعەتەکەن ویردەکان ئەخوێنن دوعاکانیان ئەخوێن جارێنە سەر حوزەکەی مزگەوتی پاشا حوزێکی هەیە سەرچاوەیەکی ئاوی ئێستا هەرماوە سەرچاوەکە بەڵام دەستکاری کراوە لەسەر کانیەکەی سەرچاوی ئاوەکە دادەنیشن مامۆستا لەم بەر و مامۆستا شێخی شێخ حەسەنی لەم بەر بەرامبەری ئاوەکە نان توێشەبەرەکەی خەڵق شێخ حەسەنەکەنەوە نان ڕقەکەی کە تایەتی لەگەڵ ئەو پێخۆرەی کە پێویستی ئەیژەنن بە ئاوەکەی کانیەکە و دە بەدەم قسەوەی خۆن نانی نیۆڕۆیان بۆ خوان دێوەکە خەڵە شێخ حەسەن ئەو کانیە بووە زۆر بە تەبیعی جا فەرمێ هێندە جەوەکان خۆش بووە ینی وا دەزانی مەسەلەن دوو کەس پێکەوە دانیشتون و دوو خۆشەویستی یەکتر و خۆشترین خواردنێک کە لە دنیا هەبێ کە لای مەسا گۆشت و کەباب و ئەوانەیە لەوە لایەن بە لەزەتر بۆ لە لای ئەوان کاتێ بەس نانە ڕقەکە ئەیانژەن ئاواک و پیسکیت بە ئاوەکە و قسە دەمیانە و قسەیان لە بەدەمەوە کرد لێرا گە سەرنج بین ئالێدا گەڕا بوەستین لەم ڕۆحیەتە بەڕاستی گەر زانان و پیاوچاکان و ساڵحان و یا خەڵک مەسەلەن خاوەنی ئەم ڕۆحیەتە بێ ئەو کاتە لەسەر دنیاداری ئێمە دەستی خەڵگە بڕین نە قۆڵە بڕین نە کێشە دروستەکەین نە عەزەتی یەکترە دەین نە کێشمە کێشمی دنیاداریش وامان پێەکە کێشەمان بۆ دروستکە لە ژیانمانە ئەو سادە ژیانە بۆ ژیانی ئینسان زۆر خۆشە کە ئەگە تا سادە بژیت ڕۆحش بەڕاستی بەرزترە عاتیفەت لە کاراترە بەڕاستی عەقڵی ئینسان هێشتا بەهێزترە بەڵام کاتێک کە مەشغەڵەتی زۆر بۆ دنیا دروستە بێ هێندە مێشکت داگیرەکە بەڕاستی بیری ئەمانەتیان نامێنێت کەمتر بیری جێگەی زانستی دادۆ خەسەقاڵی کڵێشە و جۆلیتی خانۆکە و جوانەکەی و چیەکەی و ئەمانەی ئەوەندە وامان داگیرەکە مێشمان داگیرەکە دنیاداری جێگەی ئەم داانەمان چۆڵەکە ئەگەر واژ بن و کاتە ئینسانێکی چەقی مەسەلەن وشکی بێلەزە دروستە بێ مەجلیسمان دانیشتمان دەزەتی تیانە کۆبوونەوەمان ڕۆحی تیانە هەڵەسین پێکۆ کە دانیشتوونی ئاگەیترە بینین هەشتەکەین دوای کە جیاوینەوە شتێکمان لێتی دەیکتی سپادە نەکردەوە بەڵام ئەو پیاوانە ساتەکانی تەمەنیشان هەووی نور و عیرفان و ئیسفادە و زانست و یەکتر دروستکردن بۆ بەڕاستی
زانکۆی سۆران و دەستنووسخانەی زانکۆی سۆران ڕۆڵێکی سەرەکی و گەورەی گێڕاوە لە کۆکردنەوە و لێکۆڵینەوەی پاژماوە زانستیەکانی مەلای پێنجوێنی و پاراستنیاندا و چەندین وڵات و ناوچە گەڕاون بۆ دەستخستنی پاژماوە زانستیەکانی مەلای پێنجوێنی و چاپکردنیان و تەواوی حاشیە و دەستنووسەکانی مەلای پێنجوێنیان پێشکەش بە بەرنامەی دوکمنتاری کەناڵی ئاسمانی پەیام کرد. من شەرەفمەند بووم کە کاتی خۆی کۆنگرێک بەسرا لۆ مەلای گەورەی پێنجوێن لە پێنجوێن ساڵێک زیاتر بەر لە ئێستا با توێژنۆک بەشداریم کرد. زانیم ئەو پیاوە هێشتا زۆری ماوە کە خزمەت بکرێ وەلەو خزمەتێکی گەورە بوو کە کرا بەو پیاوەی ئاشنابوون بە دەستنووسەکانی هەندێک بەحس و لێکۆڵینەوە لەسەر ژیانی زۆر کرا بەڵام ئەوە وەکو دەستپێکێک بوو بەوەی زیاتر ئێمە خزمەتی نووسینەکانی ئەم پیاوە بکەین دەستنووسەکانی ئەو پیاوە بکەین. بەڕاستی ئەم واتێ دەگەم یەکێکە لەو پیاوانەی کە شەرەفێکی گەورە بوو لۆ ملەتی خۆمان کە زانایەکی ئەوها گەورەی بەرهەم هێنا. حەقە قوتابیانی شەرعی خۆشمان زۆر یعنی کاریگەری ئەو کەسایەتیانیان لەسەربی یەکەکی وەکو پێنجوێنی یەکەکی وەکو ئیبن عومەری قەرەداغی یەکەکی وەکو عەلامەی بیتوشی ئەو زانا گەورانە بەڕاستی بڕواناکەم لە عالەمی ئیسلامی وێنەیان هەبێ. یعنی بەس بەداخەوە ملەتی کورد ملەتێکە یعنی ئەوها لەبەرەوەی کیانی خۆی بەو شێوازەی نییە نەناسراوەگەن ئەو عەلامە گەورانەی کە لێرە هەبووینە بڕامەکە لە ئەزهەریش بەو شێوەی هەبوو بن لە عالەمی ئیسلامی وێنەیان نەبووە. ئومێ دەکەین زیاتر لە خزمەتی ئەو زانا گەورانەمان بین خزمەتی توراث و کللتوریان بکەین و حکوومەتی خۆشمان زیاتر بایەخ بدا بە نووسینی ئەوان بە دەستنووسی ئەوان بە کللتوری ئەوان چکە لە کۆتادا دەرخستنی ژیانی ئەوانە معنەی دەرخستنی مێژووی پرشنگداری گەلەکەمانە. ومێ دەکەن خی گەورە ئەو پیاوە ئەو عەلامەیە گەورەیە بخاتە ژەر ڕەحمەتی خۆی لەو لە هەمومان خۆشبی. کۆتایەکانی تەمەنی مامۆستا کە خەڵک ئەزانن ئیتر مامۆستا سێ چوار ڕۆژان نایە بۆ مزگەوت و نەخۆش و ناتوانێ هەڵسێ خەڵکی پێنجۆن زۆریان خۆشویستووە و هەموو ناوچەکەش خۆشیان ویستووە چکە هەموو گیانی داناوە بۆ خزمەتی خەڵک و خوا لەبەرەوە بێ خەڵک بۆ ئەو خۆشی نەوێ ئەو عەلامە عەزیمە یان بۆ خزمەتی بۆ ماڵەوە ماڵەکان لێرە زۆر دوور نییە ئێستاش لازال ماڵەکە خانەکەمان کردوێتەوە ماڵەکەی مەوجودە کەیان بۆ خزمەتی ئێوارە ئەبێ دانیشن لە دەوری خەڵکەکە تۆزێکی پێچێ ئەفەرمێ کە من ئەم شەو لە دنیا دەرەچم بەڵام تکاتان لێ یەکەم ئاگاتان لە عەزابی قەبر بێ خۆزگە ئێستاش توێکی گەورە لە حەوشەکەیان نابووە ئەیان خزمە ناوەڕاستی ئەو توەوە نەچمایەتە ناو قەبر یەکەم منزڵی کە داخڵی ئەبی زۆر ناڕەحەتە و عەزابی قەبر زۆر ناڕەحەتە کە ئیسا کۆمەڵێک پەیابوون ئەڵێن عەزابی قەبر نییە دیگە عەزابی قەبر زۆر ناڕەحەتە لەبەر ئەوە تەقوای خوا بکەن ڕێی خوا بگرن دوور بن لە حەرام دنیا هیچ نییە دنیاتان نەوێ هەوڵێکی زۆر بن بۆ ئەوە دنیاتان چونکە ئەمە کۆتایی پێ ئەو کۆتایی پێ نایە دنیایەکە تۆ بۆ ئیلەل ئەبەد تایە ئەمێنیتەوە و ئەمە فرسەیەکە پردێکە تۆ ئەتوانی پێ پەڕیتەوە بۆ ئەو دنیا نەک لەم دنیا ماڵی خۆت وێران کەیت و لە پردەکان نەتوانی پەڕیتەوە و بەم شێوەیە خوا عەزیزیان لێکا و لە شەوی زیلحەجە لە کاتژمێر سەی شەوە شەوی جومعە وەفات ئەکا لە ماڵەوە هەتا ئیهێنن بۆ ئێرە ئەینێژن ئەڵێ ئەوە خەڵک لەسەر جەنازەکە شەڕیان بووە سوێن ئەخۆن ئەڵێ بەچە خۆی یاوێنە لە پشت یەک بۆی ئەو کەچە لە جێنازەکە بەری بە یەکێکی کەچێ دەشێری ئاوا لە دۆوە یعنی نەکچە خۆکە برینادیکە زەختیان لە خەڵک کردووە یەکەیەکە ئەو چۆڵی باوی جێتیکە ئەو بەرەکەدەی بەرکەوێت تا جەنازەکان هێناوە لەم شوێنی خۆیان بە خاکیان سپاردووە. هەوڵی مامۆستا لە مانەوەی لە پێنجوێنە زۆر کوڵین کەسێکی ئالوودە بە پێنجوێن بوو هەرچەنە خەڵکی پێنجوێن عەزێتیان داوە لە سەردەمێکا زۆر ئازاریە دەن هێندە تەمە هێندە بنە ماڵە هەموو شوێنێک کەسانێکی تایە کە نالەبارن دڵی مامۆستا عەزێت دەدەن لەسەر ئیش و کاری مەسەلەن گونجێ مزگەوت و هەروە مەسەلەن ناودارەتی مامۆستا کە حەسادەتی پێ دەکەن مامۆستا ناوێکی هەیە و خەڵکی زۆر ڕووی تێیەکە مامۆستا بێتاقەتە بێ ئێوێ پێنجوێن بەجێ بێڵێ داواکە لە کاکە پیاوێک مەزم ناوی ڕەشیدە بەخوا ناوەکەی بە تەواوەتی لەبیرم نییە
عەبدوڕەحمان ناوازم عەبدوڕەحمان ڕەشید شتێکی ئاوا هەیە با داوا کاڵێ بەڵکو ماینێکم بۆ پاکە ئەسپێ پایاکە پێ بچم بۆ سلێمانی ئەویش لەکێ پاگە لە حەیماغی قزڵجە ئەچێ بۆ لای وەڵا قوربان مامۆستا نیازی سەردانێکی سلێمانی هەیە داوا لە جەناب دەکەم ئەگە وڵاقێکی بێتێ پێی بڕوە ئەویشە فەرمێ بەسەر چا وڵاقی خۆی نێرێ بۆی چاکێک و مامۆستا دێ بۆ سلێمانی تۆ کاتە سیارۆشت دەبوو هەر بە وڵاق هاتشوان کردووە دێ بە خزمە کاک ئەحمەدی شێخ بە ڕەحمەت بێ ئاخوا سکاڵای خۆی لێ کاک ئەحمەدەکاڵە بەخوا قوربان لە پێنجۆن چەند ساڵە لەوێ بوو ئێستا هەندێک کەسی ئاواتیایە قسەی ناخۆشەکەن و قسەی زبر لە ئەکەن زۆر جار و ئیتر منیش بێزارم ئەمێ پێنجۆن بەجێ بێڵم دوای قسەکانی کاک ئەحمەدە فەرمێ بۆ مەلا عەبدوڕەحمان تۆ بە قەدەر پێغەمبەرت پێکراوە صلی الله عليه وسلم تۆ لە پێغەمبەر ئازیزتری خۆ خۆت ناو جێگیری پێغەمبەر عليه الصلاة والسلام تۆ وارسی پێغەمبەری خوا نیت دی کەسێ وارسی پێغەمبەری خوا بێ عەلەیهی السەلام بە قەدەر پێغەمبەری پێکرا جاکە هەر جا هیچ نەڵێ پێغەمبەری خوا کاکە ناوسکی حیوان کرا بەسەریا لە پاڵ کەعبەیە هێشتا وتی اللهم اهد قومي فإنهم لا يعلمون تۆ بە قەدەر پێکراوە تا ئێستا کەوتی ناوەڵا تا ئێستا لە دراوتی ناوەڵا تا ئێستا کەس هاتووە ئاوکە بەسەر داوتی ناوەڵا گەڕە بە شوێنی خۆت هیچ نییە بۆ دە قسەیەک کراوە بەکرێ با بخۆی قسەی خۆی بکە تۆ کاری خۆ کۆ بیدە دەست خوای گەورە ئەویشە بۆ چاکە ئێتر فەرمێ مامۆستا ئەفەرمێت بە دڵێکی ئیستراحەتەوە ڕێک گەڕامە وەستێم بۆ پێنجوێن تو باسی ڕۆستن هەر دەکرد لێوە بەردەوامیشی خۆی کا مامۆستا تا کۆتایی ژیانی خۆی لە منطقەی پێنجوێنە ماوەتەوە و ئیتر لە تقریبا 1999 وفاتەکە یا لە 900 خلافێک هەیە لە وفاتەکە چونکە زۆر بە دقیقی تۆبار نەکراوە هەندێکە فەرمێ 1999 وفاتی کردووە هەندێکیش پێیان وایە 902 وفاتی کردووە هەر لە پێنجم وفاتەکە شەوی جمعە بێ لە ساعات سێ شەوە و دوای پێش نوێژی جمعەی نێژن هەر لە مزگەوتەکەی خۆیان لە حوجرەکەی خۆیان ئێستا هەر لە حوجرەکەی خۆیەتی لە مزگەوتی پاشا ئێستا شوێنجێگەکەی ئەو حوجرەی کەتیان نەژراوە هەر ماوە بەڵام چێتەوە دەستکاری کرا بەڵام لە حوجرەکەی خۆیان نەژراوە ئێستا خۆی بە خێزانیشی هەر لەوێیان بەڵام لە تاریخی وفاتەکە خلافێک هەیە لە بینی چووکە گونجێش هەندێک پێیان وایە لە 69 ساڵ تا 75 ساڵ ژیاوە لەو تەمەنە عمری هەر ئەوەندە بووە بەڵام دقیق ناتوانین بڵێن تەنها ئەم ساڵیانە بڵێن وفاتەکەی چونکە وەکو جەنابی مام ساڵح کەریم لە ژیاننامەکە باسیەکە خلافێک لەوێدا هەیە وسۆگەر نییە چەندەیە ئەم زانایانە بەم شێوازە پێکەشتن بەڕاستی مامۆستای پێنجوێنی ئەگەر سەرنجی نووسراوەکانیشی بین لە نووسراوەکانی و حاشیەکانی و تعلیقاتەکەیەوە بۆمان دەرەکەوێت کە کەسێکی چەنە شارەزا بوو چە بەتوانا بووە و چەندە پیاوێک بووە سەرقاڵی علمیش بووە چەندە خۆی خەریکەوە بەم کتێبوو بەم زانستەوە چەندە خزمەتی زانستی کردووە چۆن خۆی دابڕیوە لە دنیا بەڵام بۆچی بۆ دنیایەکی تر لە دنیای مادیگەرای ڕوتەوە بۆ دنیایەکی زانستی کە دنیاشی لەگەڵا بووە و کاتە ئێستا مامۆستا ژیانێک و مێژووکی بۆ خۆی دروست کردووە بە هەزاران ساڵی تر لە دوای خۆیان هەر بەردەوامە بەڵام خانوویەکی گەورەی هەبوایە لەگەڵ ڕووخانی پێنجوێنە ئەڕووخا ئەگەر باخێک بووایە هەر لەگەڵ پێنج سووتانی پێنجوێنە ئەسووتا ئەڕۆشت بەڵام مامۆستا ئەو باقە گەورەی کە پەرۆدەی کردووە بەڕاستی ئەو کتێب و نووسراوانەیەتی کە بە هەزاران ساڵ لە دوای خۆشیە تازە هەر ئەمێنەوە ڕۆژ بە ڕۆژی بەڕاستی گەشەتە بن ناودار ناویان زیاترە بێ نەی بەڕاستی بە پێچەوانە بەفەوتێن زۆرینەی ئەوانەی باسی ژیانەکەیان کردوواڵێن شەوی جومعە دوای نوێژی عیشا لە مانگی ذیلقەعیدە لە 1390 کۆچی مردووە و لە خانەقاکەی خۆی نێژراوە.